ڕێزان خانم سەرەتا زۆر سوپاست دەکەم بۆ ئامادەبوونت لەم دیمانە کورتەدا. پرسیاری یەکەمیشم لە بەڕێزت ئەوەیە لە کۆتاییەکانی مانگی سێی ڕابردوودا ڤاتیکان کۆنفرانسێکی تایبەتی کرد بۆ پێکەوە ژیانێکی ئاشتیانە، بەڵام حکوومەتی عێراقی بەغدا نوێنەرانی کوردی ئاگادار نەکرد بۆ لەم کۆنفرانسە. پرسیارەکە لەوەدا ئایا ئەمەش بەشێکە لە ناکۆچی سیاسیەکانی نێوان بەغداوە و لێر؟ بینتان باش کاک بەڵێ وەکو جەنابەت ئاماژە پێکرد لە کۆتایی لە ڕۆژانی 27 و 28 و 29 مانگ لە ڕۆمای پایتەختی ئیتالیا لە ڤاتیکان کۆنفرانسێک هەبوو بۆ ئاشتەوایی پێکەوە ژیانی هەموو با بڵێن هەموو ئەو کەسانەی هەموو ئەو ئاینانی کە لە عێراقە هەن. بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی جارێکی تر اینجا ئایا بابەتەکە سیاسیە، ئایا بابەتەکە کەم تەرخەمیە، ئەویان نەگەڕێتەوە بۆ خۆیان. بەداخەوە وەزارەتی ئەوقافی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیان ئاگادار نەکرد بۆ هەر لەسەر ئەم بابەتە ئێمە لەسەر بانگێشتی تایبەتی ڤاتیکان و خودی مۆنسنیۆر ساکۆ کە لە بەغداوە ئامانژەم پێکرد لە بەغداوە داوای کردبوو کە ئێمە لەسەر کەیسی مەسیحیەکان ئامادە بین. بەڵێ باشە ڕێزان خانم، بۆچی هەموو پێکاتە ئاینیەکان لە عێراقدا بەشدار نەبوون؟ بۆ نمونە جووەکان بەشدار نەبوون، کاکەیەکان بەشدار نەبوون، شەبەک بەشدار نەبووە. ئەمەژەر پەیوەندی بە بەغداوە هەیە؟ بەتاکید جەنابتان نەزانن لە وەزارەتی ئەوقافی بەغا شوێنێک نییە بە ناوی مدیر عامی جوولەکەکان یا مدیر عامی با بڵێن یەزیدیەکان یا مدیر عامی لە وەزارەتی یا مدیر عامی کاکەی و شەبەکەکان. لە وەزارەتی ئەوقافی کوردستان ئەمانە هەموو بەشەکانیان جیاکراونەتەوە وهەن موجودن. لەبەرەوە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار بکرێتەوە بە تەکید وەزارەتی ئەوقافی کوردستان هەموو ئەو با بڵێن ئەو بەرپرسیارانەی وەزارەتی ئەنال کە هەر کەسە بۆ بەشێکی دینی بەرپرسیارە. ڤاتیکان لەبەرەوەی ئەوان بەتاکید وجودیان نییە لە بەغا. جەناب دەزانی با بڵێن جوولەکەکان وجودیان نییە لە بەغایە، بەڵام لە کوردستانە ئێمە دایمە بەیەکەوە ژیاوین. لە کوردستانە وجودیان هەیە و مدیر عامێتی خۆیانیان هەیە لە ناو وەزارەتی ئەوقافە. بەڵێ ڤاتیکان نەتوانێت چی بکات بۆ پێکەوە ژیانێکی ئاشتیانە لە وڵاتێکی وەکو عێراقدا کە زەمینەی ناکۆچیەکان زۆر فراوانترن لە زەمینەی هاوبەشی نێوان پێکاتەکان؟ ڤاتیکان خۆتان نەزانن سەکۆیەکی ئاشتی خوازانەیە. ڤاتیکان شوێنێکی ئاشتی خوازە، ئەتوانێت ئەو کارانەی خۆی چڕتر بکاتەوە هەر لەسەر ئەو مەبەستەی کە ڤاتیکان ئەتوانێت چی بکات. ئێمە داوامان کرد کە ساڵی داهاتوو ئەم سەکۆیە لە کوردستان ببەسترێ، چکە بەڕاستی کوردستان منبعی ئەو پێکهاتانەیە و کوردستان جێگەی پێکەوە ژیانە و نمونەی پێکەوە ژیانی هەموو ئەو ئەدیانە مختلفانەیە کە لە ناو کوردستانە هەن. جا بۆیە ئێمە داوامان لێکردن ئەوە لەلایەن ڤاتیکانەوە. بەتاکید پاپی ڤاتیکان و ڤاتیکان و خودی قەشەکانی ناو ڤاتیکان ئەتوانن لەسەر ئەو مەسئلەیە زیاتر بڕۆنمەیان ڕەوی بکەن. لە دیدارەکەتدا لەگەڵ پاپادا بانگێشتت کرد بۆ هەرێمی کوردستانی عێراق. پاپا سەردانی کوردستانەکە؟ خواستێکی زۆری هەیە پاپی ڤاتیکان بۆ سەردانکردنی کوردستان، هەر بۆیە لە 2014دا لە کاتێکا ئێمە لەگەڵ نمایندەی تایبەتی پاپ لە کوردستان بووین مۆنسنیۆر فیلۆنی، پاپی ڤاتیکان ئەو کاتە لە کۆریا بوو. ئەسڵەن لە کۆریاوە ئەویست دایرێکت بگەڕێتەوانێ ناو کوردستان و لەوێ سەردانی ئاوارەکان بکە، بەڵام بەداخەوە ئەو کاتە لەبەر مەسائلی ئەمنیەت ئەو بوارەی پێنەدرا. بەتاکید پاپ خواستێکی زۆر گەورەی هەیە و هەموو کاتێک ئەو کەسە بۆ کە سەردانی هەموو ئاوارە و لێ قەوماوانی کردووە زۆر حەزەکە بێت، بەڵام ئەوەش ئیعتیماد دەکاتە سەر ستافی پاپ و ئیعتیماد دەکاتە سەر وەزعی ئەمنیەتی عێراق و کوردستانیش. یعنی ئەگەر پاپا خواستی هەبێت تەگەرەکە هەر ڕەوشە ئاسایشیەکەیە یا چیتر؟ لە 100% خواستی هەیە، بەڵام ڕەوشە ئاسایشەکەیە بۆ پاپ. ممکنە هەندێک جار ئەرقەلە باواقعی بین، ئەرقەلەی تێخرێ لەلایەن بەغاوە کە پاپ مەفروزە لە بەغا دابەزێت. اینجا ئێمە زۆر جار لەسەر ئەمە مناقەشەمان کردووە. یەکێ لەو بابەتانەی کە من زۆر تاکیدی لەسەرەکەمەوە لەم ئەخیرەشە تاکیدم لەسەر کردوتەوە ئەوەیە پاپی ڤاتیکان ناچێتە لای هیچ کەسێک وەکو با بڵێن بۆ سەردانی دەوڵەت و ڕیاسی دەوڵەتەکان، بەڵکو ئەچێتە لای لێقەوماوان، ئەچێتە لای ئەو کەسانەی کە دەربەدەر بوون. بۆیە من ئەو مەبەستەم ئەوە بووە لەگەڵ ڤاتیکانێک لە دانیشتنەکانمان لەم ئەخیرە تەنها تەرکیزەکەمە سەر ئەوەی کە
پاپی ڤاتیکان سەردانی ئاوارەکان بکات بە ناوی سەردانی ئاوارەوە. تەواو خۆشتان نەزان ئاوارەکان بەس لە کوردستانایە، جاو کاتە سەردانی پاپ ئەبێت حتمما بۆ کوردستان بێنە بۆ شوێنێکیکە. ڕێزان خانم زۆر سوپاست دەکەم. سپاس بۆ ئێوەش مەمنون.